زمانی کوردی ئێستا پاشەکشەیەکی تەواوی پێکرا لەژێر دروشمی زمان شوناس و مانەوەی هەرگەلێکە. لێرە لە پەیمانگای تەکنیکی و پیشەیی فام لە ڕانیە گفتوگۆیەکی چڕ دەربارەی زمانی کوردی بەڕێوەچوو. دکتۆر سەعەد قازی وەک شارەزا لە بواری زمان و ئەدەب جەختی لەوە کردەوە زمان یەکێک بووە لەو مافانەی کە کورد سەدان ساڵە خەباتی بۆ کردووە. پێویستە پارێزگاری لێ بکرێت چونکە زمان ناسنامە و شوناسی هەرگەل و میلەتێکە. خەباتە 100 ساڵی کە کورد کردوویە لە پێناو بەدیهێنانی مافەکانی و بە تایبەتی یەکێک لە خاڵە گرنگەکانی مافینەتەوەیی مەسەلەی کورد مەسەلەی زمانە لە هەموو ئەو خاڵانەدا کە کورد داوای کردووە خەباتی لە پێناو کردووە زمانێکێک لە بابەتەکانە بۆیە ئەم هۆشیاریە تا ڕادەیەک هەیە بەڵام ئەو هۆشیاریە بەڕاستی بەهۆی کۆمەڵێک زەخت کە لەسەر جغرافیا لەسەر ئابووری بەڕووی ئابووری لە ڕووی سیاسی لە ڕووی عسکەری و لە ڕووی با بڵێن ئەو ئەقڵیەتە زاڵەی کە دەوڵەتە مەرکەزیەکان بەرامبەر بە مەسەلەی کورد و بە مەسەلەی زمانی کوردیان هەیە بەڕاستی ئەم هێرشەوە دەکا ئەم زمانە بە شێوەیەکی تەبیعی لەژێر لە پاشەکشەدا بێت دیسان دەڵم ئەم مەترسیە دەتوانێت بڕەوێتەوە بە تایبەتی بەهۆی هۆشیاری و بەهۆی ئەم خۆڕاگریەی کە کورد لە مێژێ و 100 ساڵەدا بوویێتی. لای خۆیەوە هونەرمەندی گەورە ناسری ڕەزازی کە هەمیشە لە ڕێگەی هونەرەکەیەوە خزمەتی بە زاراوە جیاوازەکانی زمانی کوردی کردووە. پێی وایە گۆرانی میوزیک پارێزەرێکی گەورە و گرنگی زمانی کوردین و ئەو هەوڵی داوا لە ڕێگەی گۆرانیەکانەوە پارێزگاری لە زمانی کوردی بکات. یەکێک لە پارێزەرانی زمانی کوردی مۆسیقایە یا باشترە بڵێن گۆرانی و موزیکە ئەم دوانە پێکەوە یەکتری ئەگرنەوە بۆ پاراستنی زمانی کوردی هەرچەند ئێستا نایمانەوێت ئەمە ئەوە لە بێژنگ بدەین بەڵام زیاتر گۆرانی و موزیک پاراستوێتی چونکۆ کۆنفۆسیۆسی چینی ئەڵێ ئەگەر ئەتەوێت نەتەوەیەک بناسی چاو لە گۆرانیەکانی زمان تەنیا ئەمرازی ئاخاوتن نییە بەڵکو ناسنامە و شوناسی هەر نەتەوەیەکە بۆیە پاراستنی ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کۆمەڵگەیە هەر لە خێزانەوە تا دەگاتە دامەزراوە پەروەردەییەکان. خالید ئەحمەد، کورسات، ڕانیە.